بەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە لەوەتەی خەڵکی شۆڕشگێڕی کوردستانم ناسیوە ناوە خوێنگێرم و ئازا و جەسوورەکانم لە مەیدانی خەبات و خۆڕاگریدا بینیوە ئەوەندەی مێژووی خێناوی پڕ لە ڕەنج و سەم و مەینەت و ئازارم خوێندوێتەوە هەمیشە وا تێگەیشتوم و وامزانیوە قەد و دڵ نەبووم و گومانم لا ساز نەبووە کە ئەم کوردستانە سەربەرزە مەکۆی شۆڕش و هەڵمەت و کۆڵمەدان بووە مێژووی پڕ لە هەوراز و نشێوی مەکتەبی ئەزموونی تاڵ و شیرینی نەجات بووە هەوێنی یەکگرتووی و پێشەنگایەتی و جەسارەت و فیداکاری و خۆڕاگری و چۆکدانەدان بووە لاوە فیداکار و خوێنگەرم و ئازاکانی لە هەر سەردەمێکی خەباتی ئەم گەلەستەم لێکراوەدا بۆ گەیشتن بە سەربەستی و ئاسوودەیی و ئازادەگی پش و درێژ و خۆڕێک خەر و ژیر و خەباتکار بووە لەبیرمانە لەم شۆڕشەی ژیناشدا لەم شۆڕشەی ژن ژیان ئازادیدا لەژێر ئەو هەموو کوشتن و بڕین و سەرکوتەدا چۆن پێشاهەنگ و پێشڕەوی شەقام و مەیدان و زیندان بووە شێوازەکانی خەباتی ئەم سەردەمەی باش ناسیوە و لێزانانە و ژیرانە و ئازایانە خۆی بۆ تەیار و ساز کردووە و هەڵگری وەفاداری ئاڵای سووری خەباتکارانی شەقام و گیان بەختکردوانی ئەم ئامانج و ڕێگا و ڕێبازە بووە ستەم و بێعەداڵەتی هەڵاواردن و نایەکسانی ڕەنج و ئازار و نەحەسانەوە ئاهوو فرمێسک و چاوەڕوانی وەک دێوەزمە ساڵهای ساڵە بەرۆکی بە خەڵکی کوردستانی داگیرکراوی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی گرتووە بەڵام بەرهەڵسکاری و بەرخۆدان و شۆڕش و فیداکاری هیوا و ئومێد بۆ ڕزگاری لە هەموو ئەو نەهامەتیانە و هەموو ئەمانەش تێکەڵاو بە هوشیاری و زانستبوونی ئەم خەباتە دژ بەستەمە ڕۆڵە گەلێکی لە داوێنی خۆیدا بارهێناوە کە دەیان و سەدان داستانی خۆڕاگری و قارەمانیان بۆ ئەو وڵاتە پێکهێناوە کە دەکرێت و دەبێت بۆ هەموو ئازادی خوازان و ڕێبوارانی ڕێگای بەختەوەری ئینسان ببێتە دەرس و هێما و لە ئەزموونەکانیان کەڵک وەربگرین یەکێک لەو شۆڕشگێڕە قارەمانانەی کاروانی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا شەهید موختار ئەحمەدی خەڵکی شاری مەریوانی سەربەرز بووە سپێدەی سەحەریان کە ئێستاش مەلاون لە خەوداون و گزنجی هەتاو دەرنەکەوتووە بڕیاری وەستانی شەڕ و لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و
جیهانێکی نوێی هەیە. بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی گیانبەخت کردووی شۆڕشی ژینا شەهید موختار ئەحمەدی ناسراو بە موختار حاجی سەلیم. شەهید موختار ئەحمەدی کوڕی دایە سەلیم و کاک حاجی سەلیم لە ساڵی 1364 هەتاوی لە 31 مانگی خەرمانان لە تەرخان ئاوا چاوی بە دنیا هەڵێنا. شەهید موختار کوڕێکی ژیر و کەسایەتێکی ناسرا و خۆشەویستی شاری مەریوان دەبێت. بنەماڵەی شەهید موختار 55 ساڵە دانیشتووی شاری مەریوانن. حاجی سەلیم باوکی شەهید موختار خەڵکی ئاوای نەگڵی سەر بە شارۆچکەی سەوڵاوایە. ساڵی 64 هەتاوی کاتی شەڕی ئێران و عێراق ئاوارەی دادەی تەرخاناوای سەر بە شارۆچکەی سەوڵاوا دەبن و شەهید موختار لە تەرخاناوە لەدایک دەبێت و دواتر ئەگەڕێنەوە مەریوان و لە فەلەکەی دارایی گەورە دەبێت و لە قوتابخانەی ئازادەکان لە گەڕەکی دارسەیرانی قەدیم تا پۆلی ناوەندی خوێندوێتی. زۆر بەداخەوە لەبەر هۆکاری سەختی ژیان لە کوردستان وەکو زۆربەی ڕۆڵەکانی ئەم نیشتمانەمان شەهید موختار دەست لە خوێندن هەڵدەگرێ و دەست دەکات بە کرێکاری و دەستفرۆشی و چەند ساڵێکیش لە تاران و باکووری ئێران خەریکی کاری کرێکاری دەبێت. شەهید موختار کەساتێکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی شارەکەی بوو. موختار زەحمەتکێشێکی وشیار کە هەر لە سەرەتای منداڵیەوە لەگەڵ ڕەنج و دەردی ژیان کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەسەر بەشی زۆری خەڵکی کوردستاندا کە دای سەپاند بوو ئاشنا بوو و هەر بەم ئێش و ئازارە لە ژیانیەوە موختاری بەو قەناعەتە گەیاند کە دەبێ هەوڵ بدات بۆ گۆڕینی ئەم دۆخە نالەبارە. شۆڕشی ژەن ژیان ئازادی ئەو دەرفەتە بوو کە موختار و موختارەکانی تر لێبراوانە بۆ وەدی هاتنی ئاواتەکانیان هاتنە سەر شەقامەکان. موختار کوڕێکی قارەمان و بوێر و ئازا و غەمخۆر و دڵسۆزی خەڵک بوو. هەمیشە لایەنگری حەق بوو لەسەر مەزلومیش وەجواب دەهات. لە بزوتنەوەی شۆڕشی ژینا موختار وەکو هەمیشە فەریاد ڕەس و هاوسۆزی خەڵک بوو. نەیدەتوانی ئارام دانیشێ و بوێرانە لیدەری خۆپیشاندانەکانی شاری مەریوانی دەکرد. شەهید موختار لە ڕاپەڕینی شۆڕشی ژینا کە هاوینی 1401 هەتاوی دەستی پێکرد لەگەڵ ئەوەی کە لەژێر چاودێری دەستگای زەبر و زەنگ و سەرکوتی ئیتلاعاتی ڕەژیمدا بوو، بەڵام نەیتوانی خۆی دوور ڕابگرێ و بەشداری نەکا، بۆیە وەک لیدەرێکی بەتوانە بە شێوەی نەناسراو دەچووە جەرگەی مەیدانی بەرەنگاریەوە و بە هەموو توانایەوە بەرگری لە گەنج و لاوەکانی شارەکەی دەکرد و لە ڕۆژی 9 حەوتی 1401 هەتاوی گیانی ئازیزی لە پێناو ئامانج و ئارمانە بەرزەکەی بەخت دەکات و بەم جۆرە دەچێتە ناو کاروانی گیانبەختکردوانی شۆڕشی ژیناوە. تەرمی پیرۆزی شەهید موختار لە گۆڕستانی مەریوان بە بەشداری بەرینی خەڵکی قارەمانی شاری مەریوان بە خاک دەستپێردرێت. هەرچەند شەهید موختار و سەدان گیانبەختکردووی شۆڕشی ژینا لە نێوانماندا نەماون، بەڵام هەروەک لە سەرەتادا باسمان کرد، کوردستان بە تایبەتی شاری مەریوان جێگەی پەروەردەی لاوانی شۆڕشێڕ و دژبەستەم و نەعەداڵەتیە.
ئێمە دڵنیاین کە یادی شەهید موختار و هەموو گیانبەختکردوانی شۆڕشی ژینە دەبێتە هەوێن بۆ درێژە پێدانی خەبات تا لە گۆڕنانی ئەم ڕژیمە جەنایەتکارە و وەدیهێنانی داخوازیەکانی شۆڕشی ژینە کە دنیایەکی ئازاد و یەکسان بە دوور لە هەر چەشنە هەڵاوردنێکە. هەردێرەوە پەیمان نوێ دەکەینەوە لەگەڵ بنەماڵەی شەهید موختار و هەموو ئەو بنەماڵانەی کە لاوانی خوێنگەرمیان لە شۆڕشی ژینە لەدەستداوە، هەموو ئەو ئازیزانەی کە دەست بەسەر کراون بریندار بوون، چاویان ئەندامێکی لەشیان لەدەستداوە کە تا وەدی هاتنی ئاوات و ئامانجەکانمان کە ڕووخانی ئەم ڕژیمە جەنایەتکارەیە درێژە بە خەبات و تێکۆشانمان. هەزاران جار یادی ئازیزی شەهید موختار ئەحمەدی و هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سەربەستی بەرز و بەڕێز بێت و ڕێگایان پڕێ بووە. کوردستان کوردستان گۆڕستانی فاشستان کوردستان کوردستان گۆڕستانی فاشستان ژین ژیان نەوەستان ئازادی بۆ کوردستان ژین ژیان نەوەستان ئازادی بۆ کوردستان وەخۆری گەشی ئازادی چاو شەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیان